نانی ئەم نەخگیان دەزانێ مناڵەکەی خۆمانەخەوەی کە ئەڵم بەشێکی زۆی لە مناڵەکەی خۆمان بوو دابڕابوو لە هاوڕەکانی لە هاوتەمەنەکانی لە تەنانەت لە براکەی لە کە مجموعەی مناڵمان هەیە لە خزم و کەسوکار و خوشکەزا و برازا کە هاوتەمەنی ئەوەن لە هەموو ئەمانەدا بڕابوو کە کۆبوونەوەیکی کۆمەڵاتیمان هەبوایە ئەو مەشغوڵ بوو بە 5-6 سیارەوە ئی مناڵان ریزێکە بەدوایەکەیان بە دیار تەلەڤیزیۆنەوە دانیش مناڵ هەڵبەز و دابەزی بکردایە ئیلاقی نەبوو ئێمە لەبەرەوەی بە فعلی خۆم هەر لە سەرەتاوە بڕام بە ئایپاد نەبوو بەڵام نەمەزانی کاریگەری تەلەڤیزیۆنی ژۆک و ئایپاد هەمان کاریگەری بەجێڵێ بەڵام وەکو تااقەتی خوێندن تەمنەڵانە بە مانەوە و لە ماڵەوە ئەمانە زۆر بێتاقە دەبن لەم زورفی کەرەنتینە و دەرنەچوون لە ماڵەوە بە ئەو زۆر ناڕەحەتە ئەو حەزەکە لە گەشت و سەیران و چوونە دەرەوە و ئەمانەیە کە بەعکسی ئەوەی کە جاران ڕقی ئەمن لەمە بووە ئێستا زۆر حەزی لەمەیە یعنی کە باسی کەرەنتیناکرێ و پێی بێتاقە دەبێڵێت تاکەی ئەم لە ماڵەوە سجن بین زۆر بەم بێتاقەتە یان پێش هەموویان هەڵەسم یان باوکم پێش هەمووان هەڵەسێ ئامۆژگاریان کە میتر هەر فێر نابناڵن گاڵتان پێەکەن من لە ماڵەوە لەگەڵ هاوسەر مامۆستا عادل کە زۆر بەڕاستی جوهدی خۆی سەرف کرد لەگەڵ چکە بەڕاستی تەمرینەکانی دکتۆر ملکۆ بۆ ئەم مناڵانە تەمرینێکی ینی تااقەت فڕوکێنەر بوو ینی کەم دایک و باوک بتوانێت موسەقیر بێ لەسەری بەردەوام بێ لەسەری چکە بەڕاستی تەمرینەکان هەمووی ینی لە خەو هەستانەوە بۆ خەوتن ئەوە لەگەڵ ئەم مناڵە خەریک بوویتایە و بە هیچ شێوازێک 5 دقەیە تەنانەت بۆ 5 دقەش ئەم مناڵەت غافڵ نەکردا ئیتر بە هەر شێوازێک مەسەلەن من وەکو دایکێکە لەگەڵی تەمرینەکەم ئەکرد کە مامۆستا عادل ماندوو ئەبوو من لەگەڵی خەریک بووم کە ئێمە هەردووکمان ماندوو بوون کاکە باران کە بەڕاستی جوهدێکی باشی لەگەڵمان سەرف کرد ینی مناڵێک بوو تەمەنی مناڵی خۆی بەخشی بە براکەی بە هەموو شێوازێک ینی من هەمیشە جاریوە بیرمەکەوێتەوە گریانم بۆ مناڵی بارانیەکە نەیزانی قۆناغی مناڵی بەچی بەڕێ کرد ینی بەڕاستی ئێمە جوهدێکی زۆر هەمیشە کە بیر بکەوێتەوە خەفەتبار نەبوو بۆ تۆ لەو کاتەیان مناڵێک پەروەردە بکەی بۆ ویلایەتێ بەم جۆرەکەی زۆر ینی بەڕاستی هەمیشە کە بیرمەکەوێتەوە ئەمەیە گریان لە بیری خۆم بەرمەوە چکە ڕۆژێک بوو کە تقریبان دوای 30 ڕۆژ بوو ئێمە تەمرینمان پێ ئەکرد ناومێد بووین مامۆستا عادل هەڵیگیتە تەلەفۆن و تەلەفۆنی کرد بۆ کاک دکتۆر وتی ئیتر تەواو تااقەتمان نەما ناتوانین تۆ نەمان لێ بڕا ئێستا ئەم گریانێک ئەیکەم گریانی ئەو پەڕی خۆشحاڵیەکە ئەیکەم کە سوپاس بۆ ئێزدان شیڤای کاکە نالیگیانی منیدا گروپێک مناڵ هەیە لەو گروپانەی کە ئێساکە بە ناوی جیاواز پۆلیۆ نەکرێن بەڵامەوەی کە بە شیازێکی عامە دکتۆرەکان زۆریان پیانەڵەن ئۆتیزم کە بە تایبەتی بۆ نمونە هۆشیان نییە هۆشیان کەمە تەرکیزیان ناکامڵە ئیجتماعیاتیان ناکامڵە لایەنی عەقلەکان و قودرەتی عەقلیان ناکامڵە کەڵێ ناکامڵە ئیتری هیوایانەی هیچ سفرە هیچیان نییە هەشمانە کە بۆ نمونە نسبەتێک باشترە ئەویشە کەڕێتەوە بۆ سەر چەند خۆکارێکانی ئەو شێوازی گۆڕانکاریانە شێوازی توشبوونەکەی دومیش ئاستی عمریەکەی سێم ئەو خزمەتگوزارانی پێشکەشی کراوە چوارەمیشەوەی کە زۆ گرنگە بوونی مناڵ و دەوروبەر و قەرەباڵغ و لانی کۆمەڵاتی بە دەوروبەریە و ئەو هۆکارانیشی کە بەکارهێنرێ ئەمانە جیاوازەکانی ئەگۆڕێ بەڵام بە شێوازێکی عام ئێمە ئەم مناڵانە پیانەوەترێت هەندێک لەوانە بە شێوازێکی عام دکتۆرەکان پیانەڵەن ئۆتیزم بەڵام ئەوەی کە زۆر گرنگە لای من شتێکی ترە ئێمە کۆمەڵەکن هەندێکیان هەیە ئۆتیزم نییە بە ناوی ئۆتیزمە ناوزەند دەکرێت بۆ نمونە لەوەیە ئەسپەرجەر بێ یا بۆ نمونە لەوەیە ئێمە جاری وا هەیە یەکێک لەوانە کە مناڵەکە هێندێت بۆ لامان بە ناوی ئۆتیزمەوە تەشخیصەکرێت بەڵام ڕیتە کەم و گرفتێکی زۆر گەورەیە ئێمە بڕۆمان بۆ ئۆتیزم هەیە بەڵام ئەو گروپێک هەن لە ناو ئەوانەی کە پیانەوترە ئۆتیزم نین سیستمێک لە عەقڵانە تێچیان ئەو جیاکەرەوەیە زۆرە ینی لە ڕووی سیستمی عەقڵانە سیستمی عەقڵەکەیان جیاوازانە ئێمە ئەو کاتێککە لەگەڵا دانیشین سیرەکەین چ سیستمێک بۆتە قوربانی چه سیستمێک زۆرە چه سیستمێک کەمە چه سیستمێک زیاد بووە و ڕێگە نادا سیستمێکی ترزی گەشە بکە ئێمە کەشفێکەکەین بۆ زیاتر لە 100 بواری 100 سیستم لە ناو عەقڵ و لایەنی کۆمەڵایەتی و لایەنی بەجێهێنان و ئەوانەیە کە ئەم سیستەمانە کەشفەکەین ئەزانین ئەم مناڵە لەکوێ بچینە ناوێەوە کۆمەڵە هۆکاری
دابڕانی عاتفی کۆمەڵە هۆکاری خوو کۆمەڵە هۆکار ئەمانە چیەکە کۆمەڵە سیستەم تێکەدا هەر یەکەن کۆسیستەمێک تێکەدا بەچی دەرەکەوێت لەو مناڵە بە بێهۆشی یەکەم شت بێهۆشە بێ ئاوەزە بێ یعنی بڵێن عقلی کامل نابێ ئاوەزی نابێت گەشەی کامڵی عقلەکەی نابێ ئەو کاتەیە چۆن کاردانەوەی نییە بەشێکیانە بەڵام هەشە کاردانەوەی هەیە تەنیا بۆ کۆمەڵە شتێک کە خۆیەوێ ئێمە ێساکە مناڵێک لەوانەیە کە بۆ نمونە کە کاردانەوەی هەیە تەنیا بۆ نمونە بۆ یاریەک لە هەر شوێنێ بۆ شێوەیەک بۆ ڕقەمێک بۆ حرفێک بۆ یعنی پەتێک لە هەر جوو کاتێ بۆن هەمانە بەس بۆ فڵچەیدان هەمانە بەس بۆ شتێک یعنی کاردانەوە لە هەموو شوێنێکە هەر ئەو ببینێ ئیتر تەوا ئەو چۆن بڵێ شاگەشکایگرێ نەک گەشکە شاگەشکە ینی بڵێن ئیتر ئیشتیاقێکی زۆری بۆ بێتەکەوێتە حاڵەتێکی خۆیەوە تایبەتمەندێتی خۆی وەرەگرێ بۆیە ئێستا ئێمە کۆمەڵە مناڵمان هەیە لە کوردستانە کە بەرنامجی چارەسەرکاری ئەو بەرنامانەی کە عالەمین چارەسەرکارین لە ئاستی جیهانیان یان جیهانگیریان هەیە لە بەرنامجەکان هاکۆ بۆ ئۆتیزم بەکارهێنرێ بۆ ئەو جۆرە مناڵانە بەکاربهێنرێ ئەوەندەی تر بە قوڕیان ناکەن لەبەرەوەی مشکلەکە چیەکاتەوە ئەو قودرانەی کە سلبین بە هێزیەکاتایە ئێمە ئەوەی کە زۆر زۆر گرنگە لێرانە مناڵەکان دابڕەکەین لە بەرنامە بەڵام ئێمە کێشەکەمان لە سیستەمە عالەمەکەیە کە ناشێ بۆ مناڵانەی کەوا بە تایبەتی ئێساکە مەجموعەیە لەو مناڵانە کە ئێستا کەوتونەتە ژێر کاریگەریەکەی کە بە ئۆتیزم ناوزەند دەکرێن ئەتوانین بڵێن بارێکی تایبەتن لە تێکچوونی سیستەمی عەقلەکان نەکەوەی کە بڵێن بۆ نمونە بە تایبەت بۆ نمونە زۆرینی ئەوەی کە دیارە لە ١٨ هۆکاری ئەلکترۆنیە تا ئێساکە تەوسیف نەکراوە بە ناو چکە ئێمە هەموو ناوێک دوای ئەوەی کە سەلمێنرا لە عالەمە ئەوختە بە ناوێک و تەوسیفەکرێ بەڵام تا ئێساکە عیلم هەر ئەگەڕێ بە دوای ئەوەی تەکنۆلۆژیا کاریگەریەکانی چییە لەم چەندەیی ئاخیرا بەتابەتی لە چواردەیی پێشووە ئیتر زۆر کاریگەری ئەلکترۆنیات و تەکنۆلۆژیا ئەوانە ئەیانەوە بیزان لەسەر مناڵەکان تا بزان چۆنەوە بە چه شێوازێکە ئەم مناڵەیە خەیتە بەردەم هەر هۆکارێک چه ئەلکترۆنیات چه ئەلعاب چه هەر شتێ بێ مناڵەکە سەقەتەکە سیستەمەکان تێکەدا ئەدوار نابینێ ڕۆڵ نابینێ با دایک و باوک سەقافەتی دایک و باوک زۆر دەورە بینێ دایک و باوکەگە سەقافەتێکی تەندروستی هەبێ ئەزانێت کە مناڵ نابێت لە هیچ بارێکا بمێنێتەوە بۆ نمونە من مناڵەکەی خۆم کاتێکەی بینم زۆر جارە ئەچێت لەگەڵ یاریەکە خووە گرێبێ و یە خۆی بشکێنم نابێ خوب گرێبێتەوە چونکە هەر کاتێ هەر ئینسانێک هەر بە شێوازێکی عام لە کەسە گەورەکانیش لە جەناب لە من لە هەموو خەڵکی لە دەور بەرمانە لە سەران و بینەرانی شانی هەر کەسێ هەر کاتێک خوی بە شتێکەوە گرت یەکسەر چیە کاتەوە لە شخصیەتێکی کاملەوە ئەیکاتە شخصیەتێک یان کەسایەتیەکی با بڵێن ناکامڵی میزاجی پەروەردەکردنی مناڵ زۆر لەوە گەورەترە کە دایک و باوک تەسەووری ئەکات ئەمە یەک پەروەردەکردن ئەوەیە کە چۆن پێویستی بە دابینکردنی بژێوی و خواردن و پێداویستێک ڕۆژانەکانی هەیە ئاوا پێویستی بە سۆز و عەتف و حەنان هەیە ئاوا پێویستی بە لەگەڵبوون هەیە ئاوا پێویستی بە سەرچاوەی وەرگرتنە لە سەرچاوی بەشەریەوە ئەم قسەیە وریابن دایکان و باوکان جوان ئەمە وەربگرن پێویستە وەرگرتنەکان لە دایکان و باوکان بێ لە قۆناغەکانی یەکەم نەک هۆکارەکان لە دوای یەکەم و لە دوای دایک و باوک یەکەم سەرچاوەی وەرگرتن بریتە لە سروشت خاڵێکی تر لەوانەی کە زۆر گرنگە هەر بوارێک لە ناو کەسایەتی مناڵەکە تا دەرکەوت کە گرفتی هەبوو زوو چارەسەریکە چونکە ئەم گرفتەی ئێستا بنچینەیە بۆ گرفتێکی تر گەورەتر لە کەسایەتیە مناڵەکە بەس تووڕێیە وەرەمە گەورە بێ چی لێ دەرچێت مناڵێک ئێستا بدەسەوە شوێنێ بۆ دایک و باوکە بێ گەورە بێتە 20 ساڵ چی لێ دەرچێت هەر دیاری دەیەک لە مناڵی عامی تەندروست نەک مناڵی عامی سەردەم چکە مناڵی عامی سەردەم لە 195 ئەم شتەیە ئێڵم لە 195 مناڵانەی کە ئێساکە لەم کۆمەڵگەی بەشەرێتی ئەم سەردەما هەیە کە ناکامڵن زۆر وریابین لەم شتەیە لە 100 ئەمە تەخمینە قیاسە تەخمینی ئێمە وەکو پەروەردیارێ ئەگەر باری تایبەتی هەبوو ئەبێ زۆر بە وریایی بی نەکەی بە شێوازی غەڵەت تەشخیص کرێ بە شێوازی غەڵەت عیلاج کرێ چۆن هۆکار بوونە بۆ توشبوون تەنها هۆکاریشن بۆ چاکبوون ئەو قسەی زۆر گرنگە دایک و باوکان بەهۆی نەزانینێکەوە یا بەهۆی خەلەلێکی تربیە یا لە تموحێکی تربیە جاری وایە تۆ هۆکارێکی ئەلکترۆنی زۆری بۆ کڕە ئەڵێ با مناڵەکەم فێر ئینگلیزی بێ بەڵام لەولا چیە بێتەوە ئەم مناڵەیە ئەفەوتیە بەو تموحە تربیە ئێمە لۆمەی زۆر ناکەین تموحێکی هەیە مناڵەکە پێ بکە بەڵام بە غەڵەت بردوێتی